ئامادەن بۆ بینینی جیاوازترین جامی جیهانی؟ چەند ڕۆژێکی کەمی ماوە و هەموو چاوەکان لەسەر ئەوەن ئاخۆ چۆن جامێک دەبێت. بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوودا و بە دیاریکراوی لە 20 ئەم مانگا شەقامی وەرزشی لەسەر ئاستی ئەوروپا و جیهان باوەش بۆ دایکی تێکڕای پاڵەوانەتی و بۆنەکان بکاتەوە. ئەویش جامی جیهانیە کە خولی ئەم جارەی لە وڵاتی قەتەر بەڕێوە دەچێت. هەمیشە و بەردەوام جامی جیهانی جیاواز بووە لە زۆر ڕۆوە، بەڵام مۆندیالی قەتەر جیاوازە لە تێکڕای جامەکانی پێشخۆی بە درێژایی مێژوو. لەوانە بۆ یەکەم جارە جامەکە لە وەرزی پاییزدا بەڕێوە بچێت، لە کاتێکدا پێشتر بەردەوام مۆندیال لە وەرزی هاویندا بەڕێوە چووە. بۆ یەکەم جارە تێکڕای یاری و خولەنی خۆیەکان ڕابگیرێت لەبەر جامی جیهانی، لە کاتێکدا جگە لە سەردەمی ڤایرۆسی کۆرۆنا هیچ کاتێک و لە هیچ دۆخێکدا خول و بۆنەنی خۆیەکان بۆ مۆندیال نەوەستاوە. زۆرینی چاودێران کۆکن لەسەر ئەوەی مۆندیالی قەتەر بە وێنەی دۆست دژی هەبێت، بۆ پێی زۆرترین ڕەخنە لە ئامادەکاریەکان گیراوە، چونکە ڕەچاوی بەهامرۆیەکان نەکراوە بەگشتی و پاراستنی گیانی کرێکاران بە تایبەت، چونکە ژمارێکی بەرچاو لە کرێکاران لە کاتی ئامادەکاریەکانی مۆندیالدا بوونە قوربانی و گیانیان سپات. یەکێک لە گرنگترین تایبەتمەندی وڵاتی قەتەر ئەوەیە تێکڕای ئەو یاریگەیانی یاریەکان لە خۆ دەگرن دەکەونە سەر یەک شەقام، واتە ئامادەبووان دەتوانن بە کەمترین کات بگەنە ئەو یاریگایەی هەڵبژاردەکەیان یاری تیادا ئەنجام دەدات. خاڵێکی تر کە تەواو جیهانی شۆ کردووە ئەوەیە هەندێک ئۆتێل و جێگەی مانەوە ئامادەکراوە ڕاستەوخۆ دەتوانرێت لە ژووری نووستن و لەسەر تەختی خەوتنەکەوە بڕوانیتە نێو یاریگا و بینەری یاریەکان بێت. سەرباری تێکڕای ئەم هەلومەرجە جیاواز و تایبەتانە لیژنەی ئامادەکاری جامەکە بەڵێنی بە تەواوی بینەر و هاندەر و ئامادەبووان داوە بە جۆرێک پاڵەوانێتەکە بەڕێوە ببەن پێشتر وێنەی نەبوو بێت. ئەوەی دۆخی ئەم جامەی تەواو هەستیار کردووە بریتیە لەوەی شۆڕشی سەرمایەداری پێش تۆپی پێکەوتووە، ئەمەش دەبێتە هۆی دروستکردنی چینایەتی لە نێو تۆپی پێدا، بۆیە ئێستاشی لەگەڵ بێت بەشێکی زۆر لە چاودێران لە بوارە جیاوازەکانی تۆپی پێدا کۆکن لەسەرەوەی قەتەر شایستەی ئەوە نەبوو ئەو بۆنەیە بەڕێوە ببات. گرنگترین ئەو یاسا و ڕێسایەنە چین لە جامی جیهانی قەتەر بەڕێوە دەچێت. تێکڕای جامە جیهانیەکان لە مێژوودا خاوەنی کۆمەڵێک ڕێکار و ڕێسەی تایبەت بەخۆیان بوون. جامی جیهانی وڵاتی قەتەریش کۆمەڵێک ڕێکاری داناوە پێویستە تێکڕای ئامادەبووان ڕێزی لێبگرن و جێبەجێ بکەن. گرنگترین ڕێساکانیش کە بۆ جامی جیهانی ئەمساڵ پێویستە پەیڕەو بکرێن ئەمانە: هاوڕەگەزخوازی بە هیچ جۆرێک ڕێگە پێدراو نییە، پێویستە خانمان جلەکانیان بە شێوەیەکی ڕەها کراوە و ڕوود نەبێت. ماچکردن و باوەش پێداکردن لە شوێنە گشتیەکان ڕێگە پێدراو نییە، نابێت مادەکەهولیەکان لە شوێنی گشتی بخورێتەوە. هەر هەڵبژاردەیەک لە جامەکە ماڵ ئاوایی کرد پێویستە هاندەرەکانی لە 24 کاتژمێردا وڵاتی قەتەر جێبێڵن. ئەم ڕێکار و یاسایانە بەلای هەندێکەوە پێشێلکردنی ئازادی تاکە کەسیە، بەڵام سەرپەرشتیارانی جامەکە دەڵێن پێویستە ڕێزی تەواو لە ئێمە و سەروەری وڵاتەکەمان بگیرێت و ئێمە خولێکی جیاواز و تایبەت بۆ مۆندیال بەڕێوە دەبین کە مێژوو شاهیدی ئەو تایبەتمەندیەمان بۆ بدەن.